خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی 2000 چەند ڕۆژی ڕابردوودا دۆناڵد ترامپ لە سعودیە و وڵاتانی کەنداو کۆمەڵێک گرێبەستی تایبەتی پێشکەش کرا دوای ئەوەی سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندێکی باڵای حکوومەت چوە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا ئەم بەرەبەیانی ئێمە بەوە خەبەرمان بۆ کە ڕێکەوتنێک کراوە و گرێبەست کراوە لەگەڵ دوو کۆمپانیا بۆ پەرەپێدانی کێڵگەی تۆپخانە و کوردەمیر بۆ چوون و جیاجیا لەسەر ئەو بابەتە هەیە ڕەهەندی یاسایی و نەوت و غازیە ئەو بابەتە بابەتێکی اختصاسیە بابەتێکە پەیوەندی بەوە هەیە ئایا لەکوێ قانونیە چکە حکوومەتی یان وەزارەتی نەوتی عراقی ڕەتی کردەوە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستانیش وتی نەخێر ئەم عەقدانە هەبوو تەنها ناوی کۆمپانیاکان گۆڕاوە ئێمە هیچ شتێکی ناقانونیمان لە چوارچێوەی دەستوری عراقدا نەکردووە بەڵام وەزارەتی نەوت وتی ئەمە ناقانونیە ئەمە سەرەتا بۆ خۆی بوو بە جەدەلێکی اختصاصی ئێمە ناتوانین حکم لەو بارەیە بدەین دیوێکی دیکەی ئەو بابەتە پرسێکی سیاسیە هەندێک پێیان وایە ئەمە هاوشێوەی ئەوەی کە لە وڵاتانی کەنداو کرا هەرێمی کوردستانیش بە حەجمی خۆی توانیوێتی سیاسەتی ئێستای دۆناڵد ترامپ بخوێنێتەوە و ئەم گرێبەستانەی کردووە بۆ ئەوەی لەسەر نەخشەی وزە و وەروەها لەسەر نەخشەی سیاسی و یا لە تارگێتی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا هەرێمی کوردستان ناوێکی دیار و خوازراوی ئەمریکا بێ ئەمە دیوێکی باشە جوڵەیەکی باشە بەڵام هەندێکی ترپیان وایە ئەمە مەترسێکی گەورەی هەیە لەبەرەوەی عراق ئیدی دەستەکا بە دژایەتیکردن ئێمە هیچمان نەکرد بوو کێشەی موچەمان هەیە ئەی ئەبێ ئێستا چی دروست بێت هەرێم لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە کە هەرێمی کوردستان گرێبەستی لەگەڵ ئەم دوو کۆمپانیا یان لەگەڵ ئەم گرێبەستانەی کردووە سبەینێ ئەگەر عراق فشارێکی سیاسی قانونی وە تەنانەت سەربازیشی لەسەر هەرێمی کوردستان دروست کرد ئەمریکا لەسەرمان بەجوابە بێ ئەمە پرسیارە جەوهەریەکەیە کە هەموو خەڵکی کوردستان لێترسە بەشێکی خەڵکی کوردستانیش بەبێ بیرکردنەوە لە سۆشیال میدیاوی ئەمڕۆ تێبینیم کرد ڕەتیەکەنەوە بۆ ئەڵێن ئێمە دەستمان سوتاوە لە مەسەلەی فرۆشتنی نەوت لە دەرهێنانی نەوت وتیان هەموو ماڵێک ئەبێ بە خاوەنی هەموو داهاتی نەوت بەڵام نەک نەبوونە داهاتی نەوت ئێستاش بە نوکتەی جێڕنەوە ئەڵێن ئێمە لە فرۆشتنی نەوتا قەرزار بووی نازانی نە نەوتمان کڕی و نە نەوتمان فرۆشتووە بۆیە هەندێک خەڵک بێ مناقەشە بڕیاری لەسەرەوە داوکەم گرێبەستانەش ماڵوێرانی ئەهێنن بەڵام ئەکرێ ئێمە هەموو دیوەکانی لەسەر ئەم مێزە و لە شاشەی کورسات نیوزەوە تاوتێ بکەین بۆ ئێمە ژواکەین میوانەکانم بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزای یاسایی لە کەرتی نەوت و غاز سوپاس کاک بەهجەت زۆر سپاس اختصاصی یاسایی ئەوانەمان بۆ باسکە میوانێکی دیکەم هەیە بەڕێز مەشخەڵ کەوڵۆسی نووسەر و چاودێری سیاسی ڕەهەندە سیاسیەکان ڕوونەکاتەوە ئەوەی کە لە ئەمڕۆی سیاسەتی ئێستا ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگوزەرێ بەڕێزیشان لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە بێ سوپاس بۆ وەردومیوانی ئازم کاک تەفاسیلێک بۆ بینەرەکانم خەیتە ڕوو ئەم بابەتە چۆن چۆنیە بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان تەبیعی هەرێمی کوردستان ژمارەیەک کێڵگەی نەوتی هەیە و ژمارەیەک بلۆکی نەوتیشی ماوە کە تاوەکو ئێستا ئەو بلۆکە نەوتیانە کاری تیان نەکراوەتە کاری گەڕان و پشکنینی تیا جێبەجێ نەکراوە یەکێک لەو بلۆکە نەوتیانە بریتە لە بلۆکی میران کە پێشتر درابوو بە کۆمپانیای گەنەڵ ئێنێرجی بەڵام لەبەرەوەی کۆمپانیای گەنەڵ ئێنێرجی تورکی نەیتوانی بوو کارەکانی خۆی وەکو پێویستە جەبەجێ بکات و کاری پشکنین بۆ غاز لەو سنوورە دەست پێ بکات ئەوە بوو لەگەڵ هەرێمی کوردستانە تووشی گرفتێکی یاسایی بوون و دوجار گرفتەکە برایە دادگای نێوبژیوانی لە بەریتانیا و لە مانگی 12 پار تقریبان لە کۆتاییەکانی مانگی 12 پار ئەو بابەتە و ئەو جەدەلە یاساییە کە لە بینی هەردوو لابوو بە بڕیارێکی
ملزم لە محکمەی تەحکیمی بەریتانی لە لەندەن یەکلایی کرایە و هەرێمی کوردستان داواکە و کەیسەکەی بردەوە و کۆمپانیای گەنەڵ نێرجی لە بلۆکی میران بە تەواوەتی کۆتایی بە کارەکانی هات. ئەمەی تۆپخانە و لەگەڵ کوردە میریش تەبیعی ئەم گرێبەستێکی کۆنە لە ساڵی 2002 ئەو کاتەکە ئیدارەی سلێمانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو ئەم گرێبەستە کراوە لەگەڵ کۆمپانیای ویسترە زاگرۆسا و بەڵام ویسترە زاگرۆس بەهۆی هەم نەبوونی توانای تەواو و هەم ئەو گرژی و ئاڵۆزیانەشی کە هەبوو گرژ و ئاڵۆزە سیاسیەکان و ئەو ماوەش کە لە بیرمان نەچێت کە لێدان و ڕوخانی ڕژێمی بەعسی بە دووەدا هاتاوەکو ساڵی 2023 و کە گرژی سیاسی زۆر دروست بوو نەتوانرا لەم بلۆکە نەوتیانە کاری وەبەرهێنان یاخود کاری گەڕان و پشکنین بکرێت هەتاوەکو ئێستا ئەو دوو بلۆکە بلۆکی کوردەمیر و تۆپخانە کە هەردووکیان ئەتوانم بڵێم هاوسێ یەکن و دەکەونە منتیقەی سەنگاو لەگەڵ باکووری ناوچەی کلار لە گەرمیان ئەم دوو بلۆکە نەوتیش لەگەڵ کۆمپانیای ویسترن زاگرۆس جارێکی تر ئەپدەیت کراوەتەوە یعنی ئەپدەیتێکی گرێبەستەکە کراوەتەوە بەڵام کۆمپانیای HKN کە طبیعی HKNیش کۆمپانیایکی ئەمریکی و دوو گرێبەستی هەیە لە هەرێمی کوردستانە گرێبەستێکیان لە ئەتروشە دانەیەکی تریشیان لە سەرسەنگە کە ئەمیش ماوەیەک تقریبا لە ساڵی 2007ەوە لە هەرێمی کوردستانە کارەکە و بەرهەمی هەیە ئێستا ئەم گرێبەستی لەگەڵدا کراوە بۆ بلۆکی میران بلۆکی غازی میران کە تاوەکو بتوانێت ئەویش دەستکا بە کاری گەڕان و پشکنین لەمانەدا و بەڵام ئەم گرێبەستانش کە کراون کاکە زانە گرێبەستی گەڕان و پشکنینە یعنی عقود الاستیکشافیە و تەنقیب واتە گەڕان و ئەمانە ئەم بابەتانە پێویستیان بە کاتێکی زۆرە بۆ هەردوو لای کۆمپانیەکان بەلایانی کەمەوە تاوەکو نزیکەی 2 ساڵی تر دەبێت 2 ساڵ بۆ 3 ساڵ چکە خۆی ماوەی گرێبەستەکە 5 ساڵە ئەمان دەبێت لە ماوەی ئەم سەقفی زەمەنیە کە 5 ساڵە بۆیان دیاری کراوە کە حەدی ئەتوانم بڵم لە ماوەی 3 ساڵێکە ئەتوانن بگەن ئەوەی کە بزانن لەم بلۆکە غازیانەی کە گرێبەستیان لەسەردا کردووە ئایا غاز هەیە ئایا غازی پێویستێ ئەو غازە هەیە بە بڕێکی ئابووری هەتاوەکو ئەمان بتوانن قۆناغی دووەمی گرێبەستەکە دەست پێ بکەن کە قۆناغی پەرەپێدانی گرێبەستەکەیە و چونکە ئێمە لە بیرمان نەچێت چەندین بلۆکی نەوتی تر هەبووە کە تازەترینیان بۆ نمونە بلۆکی نەوتی ناوچەی قەرەداغ کە کۆمپانیای گەنەڵ نێرجی پارەیەکی زۆریشی تیا سەرف کرد نزیکەی دەوری 5 میلیۆن دلاری تیادا سەرف کرد ئەوە بوو پاشەکشەی لێ کرد کە نەوتی تیادا نەدۆزراوە ئەو نەوتەشی کە تیا دۆزراوە بڕێکی زۆر کەم بوو ئابووری نەبوو بۆیە پاشەکشەی کرد و کۆمپانیاکە زیانی خۆی تەحمل کرد و لەو بلۆکانە ئەمیش تەنها یعنی حەزەکەم هاوڵاتیان بەرچاویان تەواو ڕوون بێ لەم بابەتە تەنها مەرحەلەی تەنقیب و گەڕانە بە دوای غازدا لەم سنوورانە کە بۆیان دیاری کراوە و لە دوای دۆزینەوەی غاز بە بڕی بازرگانی و بەو شێوەی کە ئایا ئەم غازە سوودی هەیە بوو ئەوەی کە کاری پەرەپێدان و وەبەرهێنانی تیادا بکرێت ئەو کاتە قۆناغی دووهەمی گرێبەستەکان دەست پێکات ئەمە ئەوەیە بەڵێ زۆر باش دوای لە پرسە یاسایەکانی دیکە پرسیارەکەم کاک مەشخەڵ من لەگەڵ جەنابتەکە پێش بەرنامە گفتوگۆمان کرد بۆی میوانداری و بەرنامەبی باست کرد کە من بۆ عەدە سیاسیەکان مامەڵە لەگەڵەکەم هەڵبەتە لەو گرێبەستەشدا ڕەهەندە سیاسەکان زۆر گرینگە بە تایبەتی لە نەخشەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە دۆناڵد ترەمپ لە سعودیە و قەتەڕ و ئیمارات توانی کۆمەڵێک دەستکەوتی هەبێ و زۆر مەدحوسەنای ئەو وڵاتانەی کرد و وا دەرەکەوت کە پشتیوانیانە بێ ئەم گرێبەستانە چ ڕەهەندێکی سیاسیان هەیە بۆ هەرێمی کوردستان زۆر سپاس من سپاسی میوانە بە ڕێزەکەتەکەم بەڕاستی من سوودم لە ڕوونکردنەوەکانی وەرگرت بەڵێ من چەنێ بە دووادا چوونم کرد بۆ مولەخەسی و بۆ گوشراوی و بەو ڕوونیە زانیاریەکانم نەتوانی کۆ بکەمەوە کۆی کە میوانە بە ڕێزەکەت باسی کرد لە وەکو ئەوە بەڵام گرنگترین خاڵ کە لە مەجالە سیاسیەکەی لە بوعدە سیاسیەکەی بە بڕۆی من ئەوە هەیە کە بۆ ناوخۆی هەرێمی کوردستانە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شاندەی کە چوونەتە واشنگتن یعنی توانیان ئیسپاتی ئەوە بکەن کە هەرێمی کوردستان خاوەندارەتی لە تەواوی جوگرافیای خۆیەکە یعنی
لە ئەدەبیاتی سیاسی ئێمە بەداخەوە ئەوە بڵاو بۆتەوە ئەمە زۆنی سەوزەوە زۆنی زەردە نا حکوومەتی هێرێم وەکو یەک حکوومەتی بەهێز مامەڵی کرد کە ئێرە کورد خاوەنیەتی ئێرە کورد خاوەنیەتی ئەولا کورد خاوەنیەتی یەک جوگرافیای سیاسی و یەک دەسەڵاتی سیاسی نوێنەرایەتی کوردەکە لەم چرکە ساتەکە ئەمە خاڵێکی یەکجار زۆر گرنگە بۆ نیشانەی هارمۆنیەت و گونجاوێتی برادرانی یەکێتی و برادرانی پارتیشە بە دەرەجە یەک کە ئەمە زۆر زۆر گرنگە بۆ کورد بۆەوەی کورد بڵێ بە هەموو لایەک هەم بە داگیرکەری عێراقی بڵێ و هەم بە وڵاتانی تر و هەم بە خصوصیش بە ئەمریکا بڵێ کە ئێمە یەک ئیرادەی سیاسیمان هەیە و یەک بڕیاریشمان هەیە کە حکوومەتی هێرێم تعبیری لێەکە ئەمە خاڵێکی مهمە خاڵێکی تر یعنی بەڕاستی ئیستە هەرێمی کوردستان پێویستە هەرچی بکە مانۆڕ بکە بۆ ئەوەی باهێخی خۆی گرنگی خۆی ئەهەمیەتی خۆی لە ناو خەریتەی ناوچەکە بسەلمێنێ ئەم بابەتە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان پەیوەندی بە توانای ئیقناع و زمانی دیبلۆماسیەتی کوردەوە هەیە کە بێگومان ئەوە نابێ ئەگەر ڕەهەندی دووەمی لەگەڵانە بێت کە بریتە لە سەلماندنی توانایی مناوەرە لەوەی کە ئێمەش کارتمان هەیە خاوەندارێتیکردن لەو کارتە سیاسیی کە لەو کارتە ئیقتیسادی کە ئیستیسمارەکرێ لە مەجای سیاسی ئەمە خۆی زۆر مهمە پیشاندانی بایەخی خۆتە بە تەواوی هێزەکانی تر ئەو هێزانی کە لە ناوچەکە لە ململانەیەکی تا سەر ئێسقان و شکاندنی ئێسقانەکانی یەکتردان ئەم بابەتە بابەتێکە کە پێشتر بیری لێکراوەتەوە بەڵێ پێشتر هەنگاوی بۆ نێردراوە و ینی بەڕاستی ئێمە ینی دان بە شتێکدا بنێن ینی بەڕاستی بۆ ئەم دەسەڵاتە کوردیە خۆماڵی کە هەیە ینی بەڕاستی دان بەوە دابنین کە ڕاستە کەم و کوڕی هەیە ڕاستە کێشە هەیە ڕاستە نەمانتوانیوە زۆرینەی زۆری کێشەکانی خۆمان ئەوەی کە چاوەڕوانی ئێمەیە لەوەی کە لەم دەسەڵاتە کوردیە چاوەڕوانەکەین مسۆگەر بکەین بەڵام با دانیش بەوە دابنین کە لەناو ئەم بەحری قەیرانە لەناو ئەم ململانێ کوشندەی ناوچەکە کە حیوار هێزەکان بە ساروخ و بە کوشتنی یەکتری و بە شکاندنی ئێستانەکانی یەکتری هەرێمی کوردستان حکوومەتی هێرێم توانیوێتی هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی ئارام وەکو هێزێکی کۆکەرەوەی دژەکان ئەزداد کۆ بکات بپارێزی ئەمە خاڵی سەرکەوتنە بۆ بڕیاردەری کورد هەر چۆن بیری لەکەیت هەر چۆن معارەزە هێزێک هەبێ ناوی خۆی بنێ معارەزە هەرچەند کۆمەڵی خەڵکە بن لە ناوی خۆیان بنن ئۆپۆزیسیۆنی سۆسیال میدیا و خەڵکێکەن کۆمەڵی قسەی تەقلیدی لە هەموو قەزیەک لە هەموو هەنگاوێک لە هەموو بڕیارێک هەمان قسەی سواوەکان و خەڵکانە دەن و ئەوە بەڕاستی ئەوە لە لایەک دابنێ بەڵام پاراستنی هەرێمی کوردستان هەمان سیناریۆ ئەوەی کە قەتەر و کە سعودیە و کە ئەوانە توانیویانە ئاسایشی خۆیان بپارێزن و بایەخی خۆیان پیشانی هێزەکانی تر بدەن سیرەکەی هەرێمی کوردستان بە هەمان ستایل توانیوێتی بایەخی خۆی بپارێزی ئەمە بۆ هەرێمی کوردستان بۆ تەکاملی هەرێمی کوردستان زۆر مهمە بەڵام سەبارەت بە وەڵامەکەی جەنابەت پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە یعنی بەڕاستی من چەند ڕۆژێکیش لەمەوە پێش لە فەیسبووکی خۆم باسیەوەم کرد خۆزگە کورد بتوانێت بە 100 تا 200 میلیارد دلار دەوڵەتێک لە ترامپ بکڕێ ئیستا ترامپ خۆی دیاردەیەکی جیاوازە لە علاقاتی دەولی ترامپ یەکێک لە مفارقاتی تاریخە یەکێکە لە پارادۆکسەکانی تاریخ لەبەرەوە کورد عاقڵە ژیرە پێویستە لەم پارادۆکسە زۆر بە وردی سەرنج بدە و هەموو شتێک ممکنە لە سەردەمی ترامپ هیچ شتێک ناممکن نییە یعنی نابێ ئێمە پێمان وابێ بۆ نمونە پێتەڵم شتێک هەیە پێوترێ بنیانی دەولی ناکرێ ئێمە پێمان وابێ ترامپ ئەسیری بنیانی دەولیە ئەمە خوێندنەوەیەکی زۆر هەڵەیە لەبەرەوە ئێمە پێویستە بزانین لە سەردەمی ترامپ بەهێزی ئابووری چونکە ئەو پیاوە زیاتر ئابووری ئینەکان دوێنێ لە ناو فڕۆکەکە لە سەبارەت بە وتوێژیان لەگەڵ ڤلادیمیر پۆتین و هاتنی پۆتین بۆ تورکیا قسەیان لەگەڵ کرد بە ڕۆژنامەنووسەکان پلیان پرسی وتیان ئایا تۆ هیچ نیگەران نیت بۆی کە ڤلادیمیر پۆتین نەهاتۆ بۆ ئەم دانوستانە ئەویش زۆر بە ئاسایی وتی نەخێر من بۆ نیگەران لە کاتێکا من 10 تریلیۆن دلارم کۆ کردوێتەوە لە گەشتەکەی کەنداوە لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئەم کۆدانە بزانین ئەم کۆدانە بزانین کاتێک کە ترامپ هەڵێداتە ناو واقعی نێودەوڵەتی ئەبێ پێمان وابێ نە هاوشانی دیبلۆماسی و نەوتوێش نە دانوستان نە جەنگ
ئێمە پێمان وابێ کە ترامپ ئەسیری هیچ کام لەو چەمکانەیە تەنها اقتصاد ئەگەر ئێمە توانیمان اقتصاد بەکار بهێنین ئەتوانین جڵەوی بڕیارەکانی ترامپ بڵین بەبێ چۆنی باسیەوەت کرد بەڕێزت باسیەوەت کرد کە دەوڵەتێک بە 100 ملیار بە نازانم بە چەند بکڕینەوە لە ئەمریکا ئەمە چۆنی ینی ئەوەی کە جەنابەت لە سۆشیال میدیاش باست کردووە ئەزانی چۆنە منیش متابعم وەکو ئێوە من ئاگاداری ژوورە داخراوەکان نیم بەڵام متابعم بەڕاستی لەسەر هەموو کایەکان ئیستا لە سەردەمی ترامپ یەک بابەت هەیە کە یعنی هەمووتان بیستوتانە بەڵام من بۆ یادخستنەوە جارێکی تر یادی هەمووتان ئێران و ئەمریکا بە دژایەتی کلاسیکی لە 40 ساڵی ڕابردوو ناسراون ئەمریکا هەمیشە هەڕەشەی کردو و هەموو بۆچوونەکان هەموو پێشبینیەکان بۆ ئەوە بوون کە هاتنە پێشەوەی ترامپ مانای ئەوەیە کە کۆتایی هەموو شتەکانە لەگەڵ ئێران بەڵام بڕیاردەری ئێرانی توانیوێتی ژیرانە و زۆر زیرەکانە مامەڵە بکا لەگەڵ ئەو فاکتانەی کە لە ناو ژیانی سیاسی ترامپ هەیە بۆ نمونە توغیانی مادە ئەوان هاتوون 2 تریلیۆن دلار میزانیان یان وەبەرهێنانیان خستۆتە بەردەم کۆمپانیەکانی ئەمریکا و ترامپۆوانە بۆی خۆیان بپارێزن لەو جەنگەی کە هەموو لێکۆڵەرەوە سیاسیەکان هەموو ناوەندەکانی دنیا چاوەڕوانیان نەکرد ترامپ بۆم ببارێنێ بەسەر تارانە بەڵام تاران زیرەکانە خۆی لەو بابەتە پاراستووە کەوابێ ئەوان دەوڵەتی خۆیان ئاسایشی دەوڵەتی خۆیان مسۆگەر کردووە بە پارە سعودیە بە هەمان شێوە قەتەر بە هەمان هەموو وڵاتانی ناوچەکە هەموو وڵاتان بالئیجماع بە هەمان شێوە کورد ئەتوانێ بیر لەوە بکاتەوە ئێمە باسی ئەوم کرد سەرەتا باسی ئەوم کرد کە ئێمە نابێ دیلی کۆمەڵێک چەمک بین کە دراسە ئەکری لە ئەکادیمیەکان دراسە ئەکرێ بۆ نمونە ئەوترێ بنیانی دەولی و هاوسەنگیەکان و بۆ نمونە خەریتە دەستکاری ناکرێیان عدەمە تەدەخل فی شؤون الداخلیە ئەمانە چەمکن کە لە ئەکادیمیەکان ئەخوێندێ بەڵام ترامپ قیمەتی بۆ هیچ کام لەم چەمکانە نەهێشتوتەوە تۆ ئەتوانی ئیسە سەودا و مامەڵەیەک هەیە لە دنیا بەو سەودا و مامەڵەیە کاک مەشغەڵ ئەتوانین هەرێمی بڵێ بفەرموو ئەزانچی لەگەڵ قەتەریەکان بە ئاشکرا پێیوتن وتی ئێوە نەئەبوون قەتەر نەئەبوو گەر ئێمە نەبین لەبەرەوە بێ پارەم بیتێ کەوابی ئەم عادلە بێ ئەگەر پێچەوانە بکەینەوە توانین بڵێن فەرموو ئێمە ئەمانەوە ببین ئەوە پارە کوردستان ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێمە نابێ گوێ بدەین بەوەی کە کێچی ئەڵێ و عێراقڵێ چی و چۆنە زیکێنێ ئەمە کێشەی عێراق خۆیەتی لە 100 ساڵی ڕابردوو ئێمە هیچمان نەکردو عێراق هاتووە لە بەسرەوە ئێمەی حکم کردووە پێویستە هاوڵاتیانی کوردستان میدیای کوردی بەڕوونی من حەزەکەم زۆر بە ڕاشکاوی باسی ئەم گریانە بکەین کە بەتایبەت لە نێوان خۆم و خوێنەرەکانم لە نێوان ئێمە و جەماوەری کوردستان هەیە ئەوە کێ هاتووە خاکی میلەتێکی تری داگیر کردووە ئەوە دەسەڵاتێکی عەرەبی هاتووە بۆ ئەبێ ئەوان بڕیار بدەن لەوەی کە نەوتی کوردستان چۆن مامەڵەی پێوەکرێ ئەمە کێ دروستی کردو ئەم بنیانە دەولیە کێ ئێمەی کردووە بە کۆیلە و ژێردەستەی میلەتێکی تر بێگومان ئەوە بڕیارێکی نێودەوڵەتی ئیستا ترامپ کاتێ دێ بڕیارە نێودەوڵەتیەکانشکێنێ کاکە لەبەرەوەی لە سووریا قووەتێکی ئابووری زۆر نییە گەرچی ترامپ ئەحمەد شەرعیشی بینی بەڵام هەر ئەمڕۆ وەزیری خارجی ئەمریکاڵێ لە چەند هەفتەی داهاتوو سووریا دابەشە بێ لەبەرەوەی سووریا شەڕی ناوخۆ دووبارە ئەگەڕێتەوە هەر ئەمڕۆژ تیرۆریستە ئیسلامیەکان دووبارە هێرشیان کردەوە سەربەنداوی تشرین یعنی سیرەکەی لەبەرەوەی سووریا توانای ئابووری نییە ژیانی دەوڵەتەکە وەکو دەوڵەتیش مسۆگەر نییە ئێمە کە توانایەکی ئابووری کە نەوتێکی زۆر گازی سروشتی من هەمیشە وتومە بە خوێنەرەکانی خۆیشم ئەگەر کورد لە سەردەمی نەوت زەرەری کرد بێ بوو بێتە ژێردەستەی عەرەب یا ژێردەستەی تورک و فارس پێویستە لە سەردەمی گازی سروشتی جورئەتمان زیاتر بێ و بزانین فاکتەکان بخوێنینەوە پۆینتەکان بخوێنینەوە ئەو کاتە ئەتوانین گازی سروشتی بەکاربێنین بۆەوەی ئەوان خۆیان بێن بەرگری بکەن بەرژەوەندی کە هەیەە ئەتوانین بە 100 ملیار دینار قەنەعەت بە دۆناڵد ترەمپ بکەین کە بیر لە دەوڵەت دروستکردن بکەینەوە ئەزانی بۆ ئەگەر سەیریکە ئەمە لۆبی بڕیاری لێ ئەدا ئەمە هەنگاوەسی ڕاستە ئێمە ئەتوانین بەرژەوەندی بۆ نەک هەر بۆ ئەمریکا بۆچی بۆ هەر بۆ ئەمریکا بۆچی هەر هێلکەکانمان بخێنە سەبەتەی ئەمریکا بە تەنها پێویستە هێلکەکان بخێن دابەش بکەین بەسەر زلهێزەکان ئێمە ناکرێت لە سەردەمی تحالفاتی اقتصادی گەورە لە یەکێتی ئەوروپا لەگەڵ چین و لەگەڵ بەرازیل لەگەڵ وڵاتانی تر بەڵام ئەمریکا هەمیشە ژمارەیەکە لە قسەی ژمارەیەکەکە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ناوچەی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر
قابیلی ژیان نەبوو بێ بەبێ نەوت بەبێ گاز بەبێ پارەکە بیداتە ترامپ بێگومان هەرێمی کوردستانی ژوایە خۆ هەرێمی کوردستان هیچ ئەوان ترامپ خۆی وتی نە دۆستایەتیمان بەردەوامە و پێویست ئێوە واشتان پێتان وانە بێ کە دوژمنایەتیشمان بەردەوام ئەوە ئابووری بڕیاری لێدا ئێمە ئەمە ئەبێ تێبگەیندەی کە تێگەشتین ئەو کاتە توانین مامەڵە بەو داهاتی کە لە ژێر زەوی کوردستان هەیە بە کانزاکانمان بکەین بۆ ئەوەی خۆیان بێن بەرگری بکەن لەوەی کە ئەو داهاتە ئەو بەرژەوەندیە نەکەوێتە ژێر دەسەڵاتی دەوڵەتێکی تر ئەو کاتە ناچارن مەبدەئێکی هێنری کیسنجەر هەیە یەکێک لە پرینسیپە گرنگەکانی سیاسەتی خارجی ئەمریکایاڵێ لەسەر هەر بیرە نەوتێک دەوڵەتێک دروست بکە لەبەرو ئێمە ئەبێ ئیسیسمار لەم بابەتە بکەین ئیسیسمار لە ئەدەبیاتی سیاسی بکەین و پێمان وایە بەڵێ بە بێگومان ئێمە ئەتوانین بە بەکارهێنانی گازی سروشتی زۆر بە ئاسانی و بەو ڕێگە و میکانیزم و شێوازانی کە لە مەبدەئی ترامپ هەیە لە سیاسەتی نێودەوڵەتی ئەتوانین وا بکەین کە ترامپ لانی کەم بەرژەوەندی کوردستان مانەوەی قەواری کورد بپارێزێ هەتا کۆتایی ئەم قڕنەش لەبەرەوە زۆر ئاساییە گرنگ جورئەتە یەک دووهەم گرنگ ئەوەیە ئێمە کۆمەڵێک مێشی ئەلکترۆنی هەن ئەم مێشە ئەلکترۆنیان نەبی گوێی پێ بدە ئەبێ بڕیاردەری کورد بڕیارەکانی حاسم و جازم بێ نابێ ئەبێ یەکلاکەرەوە بێ نابێ پێویست ناکە ئێمە ڕوونکردنەوە بڕیاردەر ئەفون کە ئەم قسەکەم بڕیاردەر نابێ بڕیاردەر لاواز بێ حساب بۆ مێشی ئەلکترۆنی بکە پێویستە بڕیاردەر بڕیارەکانی دوای دراسی ور مێشی ئەلکترۆنی مەبەستە مێشی ئەلکترۆنی مەبەستە چییە؟ واللهی مەبەستمەوانەیە کە گیزەکەن لەسەر مەسەلەی نەوت اختصاصی حەسری و سیادی بڕیاردەرە پێویست ناکە هیچ کەسێک معارەزە بۆ نمونە قسە ئەکەوە ناوی بنێ گیزەی مێش ناوی منێ بڕیار نابێ کارکا لە بڕیاری سیاسی بڕیارێکە لە ئاستی پێویست من علاقەم بەسەر ئەوە نییە توخوا یەک قسەیتر ئەخیرەن من نازانم ئەم گرێبەستە ئایا هەموو ماڵی کیلۆی ئاڵتونمان دەسەکەوێ من قسەم لەسەر ئەم بابەتەنی ئەمە قسەی معارەزە وشتە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە تا چنێک کارکتەری کوردی ئەتوانێ مامەڵەیەکی تەندروست بکە لەگەڵ ئەو چرکە ساتەی کە پێویستە وەکو چۆن سعودیەکان گوێ نادەن بەوەی کە ئیسلام خۆی لە سعودیە هەیە و قورئانی ئەوان بە دەرەجە یەک بەڵام ئامادەن تێکەڵاوی ئەو بارودۆخە ببن کە ئیسا سیاسەتی نێودەوڵەتی ئەیخوازێ لەبەرەوە کوردیش پێویستە لە هیچ نەترسێ و جورئەتی هەبێ و یەکلاکەرەوە بڕیاری ئەوە بدا کە ئێمە فعلەن بەشدارین لەم پرۆسە و ئەوە بەشی ئێمە و پشکی ئێمەیە لە ناو خەریتەی وزە لە ئاستی جیهان و بە تایبەتی زۆر بەرژەوەندی زلهێزەکان مسۆگەر بکەین بۆەوەی ئەوانش ئاسایش و مانەوەی ئێمە تا کۆتایی ئەم قەڕنە مسۆگەر بکەن زۆر باشە گەڕێ مەولات کاک مەشغەڵ کاک بازات ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق هەرزوو ئەمەی ڕەت کردەوە وەزارەت سامانە سروشتەکانی ژووتی ئەمانە عەقدی کۆن وەکوی لە سەرەتایە جەناب باست کرد ئەمە نابێتە جەدەلێکی دیکە لە نێوان هەرێم و بەغدا و زائیدەن لە چوارچەوەی دەستور ئەتوانێت جێگەی بکرێتەوە بەڵێ وڵای کاکە زانە بەتەکید ئەو کێشەکەڵەکە بوانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە ماوەیە کە تقریبان بەرەو چارەسەر ڕۆیشت ینی چارەسەری باش هەنگاوی باشی تیاندا بەڵام بە دڵنیایی ئەم هەنگاوی ئیمڕۆکەنراوە کێشەکان ئەگەڕێنێتەوە بۆ چوارچێوەی مڕبعی یەکەم و ئەتوانم بڵێم خواردتریش یعنی لەبەرەوەی کە حکوومەتی عێراق ئێستا مووقفێکی زۆر سەلبی وەرگرتووە بەرامبەر بە هەرێمی کوردستان و ئەم بابەتش کە حکوومەتی عێراق ئیمڕۆ ئەوەیشی کە من زانیاریم هەبێت ینی بە تەحەدایەکی حکوومەتی عێراق بینداوە و بە تەحەدایەکی بڕیارەکانی مەحکەمە ئیتیحادی بینداوە و لە بەیاننامەکەی وەزارەتی نەوتشە کە جەناب ئاماژەت پێکرد ئەمە زۆر بەڕوونی ئاماژەی پێدراوە کە ئەم هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان کە کردوێتی مخالفی دەستوری عێراقە وەکو لە بەیاننامەکە ئاماژەی پێدراوە و لەگەڵ مخالفی قرارەکانی محکمەی اتحادی شەچکێمە لە ماوەی ڕابردووە بینیمە لە ساڵی 2022 لە 15 شوباتی 2022 کە دادگای اتحادی ئەو بابەتی لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی یەکلای کردەوە لە مەسلحەتی حکوومەتی اتحادی و یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانی هەڵۆشانەوە هەموو گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستانی لەو کاتا بە نادەستوری و ناقانونی وەسف کرد بەتاکید ئەمە لێکەوتەیەکی زۆر خراپی ئەبێت بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی و کاریگەریەکی زۆر خراپیشی دەبێت بۆ دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە چونکە لە ماوەکانی ڕابردووە ئەمە بە تایبەتی لە
پار ساڵا کە هەرێمی کوردستان و حکوومەتی ئەتیحادی گەیشتنە ڕێکەوتنێکی زۆر باش بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و ئەوە بوو لە چوارچەوەی یاسای بودجەی عێراقدا ئەم بابەتە جێی بۆ کرایەوە و ڕێکخرا و ڕێکەوتنەکەش ئەوە بوو کە تێچووی نەوتی هەرێمی کوردستان بۆ ماوەی 2 مانگ 16 دلار دەبێت کە بە قەرز بدرێ بە هەرێمی کوردستان تاوەکو ئەگەنە ئەوەی کە کۆمپانیایەکی ناوبژیوان بتوانێت ئەم تێچوە دیاریکات. بەڵام هەر لە سەرەتاوە ئەم ڕێکەوتنە بەڕاستی بە دڵی کۆمپانیا بیانەکان نەبوو. ئێمە بینیمان کە کۆمپانیا بیانەکان بەرژەوەندی خۆیان لەم ڕێکەوتنانە دەبینەوە و ئەو بۆ هەر گرفتی بۆ دروست بوو کە ماوەی 2 مانگەکە دوای مشغڵ ئەڵێ بێ کورد نەترسێ تێگەیشتنی ترمپ ئەوەیە مۆزوعی کاک ئەو ڕەهەندە سیاسەکەی ئەڵێ ئەزانم مۆزوعی ترس و ناترس نییە لەم بابەتەدا ئێمە دوو بابەتمان هەیە بابەتێکی یاساییمان هەیە و بابەتێکی تریشمان هەیە کە پەیوەندی هەیە بە ئاسایشی وزەی هەرێمی کوردستانەوە کە یەکێک لە گرفتە گەورەکانی هەرێمی کوردستان جوغرافیاکەیەتی یعنی ئەم جوغرافیای هەرێمی کوردستان کە یەکێکە لە بنەماکانی دیاریکردنی ئاسایشی وزە تۆ بە کۆمەڵێک دژمن دەورە دراویت ئەمە یەک دوو بڕیارێکی محکەمەی تەحکیمی ببوورە فەڕەنسیت هەیە کە ژووری بازرگانی فەڕەنسا کە ڕێگرە لەوەی کە حکوومەتی تورکیا بتوانێت هیچ مامەڵەیە بکات لەگەڵ هەرێمی کوردستانە ئەگەر بێت و حکوومەتی تورکیا ئەم هەنگاوە بنێ کە ئێمە تاکە منفەزمان بۆ هەناردەکردنی غاز ئەگەر بیکەین تورکیا و هەناردەکردنی غازی ژووک و هەناردەکردنی نەود نییە تاوەکو تۆ بتوانیت بە تەنکەر یاخود بە کۆمەڵە شت بیکەیت ینی هەناردەکردنی غاز پرۆسەیەکی زۆر معقدە پرۆسەیەکی زۆر قورسە و کەم وڵاتەیە بتوانێت خۆی لەو بابەتە بدات تەنها کۆمەڵە وڵاتی کە بۆ کارەبایە ئەوەی خۆی هەرێمی کوردستان سێ پلانی هەیە بۆ بابەتی مامەڵەکردن لە غازی سروشتی یەکەمیان ئەوەیە کە دابینکردنی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان کە تەواو بکرێت کە هەرێمی کوردستان لە ئێستادا سەر و 900 میلیۆن پێسەجار ڕۆژانە غازی پێویستە دووهەم بەشی عێراق بدرێت دوای عێراق کەمایەوە اینجا بتوانێت هەناردەی دەرەوە بکرێت بەڵام پرۆسەکەی هێشتا بەم شێوەیە هەر قورسە چونکە مامەڵەکردن لەگەڵ غازە وەکو مامەڵەکردن نییە لەگەڵ نەوتە و شێو تێچووی بەرهەمێنانی غاز لە تێچووی بەرهەمێنانی نەود زۆر قورسترە بۆیە ئەم بابەتە ینی ئەوە نییە کە من بترسم یاخود من نەترسم لەم هەنگاوە ئێمە هەرێمی کوردستان ئەتوانێت فراغێک بدۆزێتەوە لەوەیە هەرێمی کوردستان لەم دقەیە کێسا من بۆ جەنابەت باسەکەم لە ڕووی یاساییەوە نەخێر ناتوانێت چونکە بەغدا ئەتوانێت داوای لەسەر تۆمارکە بە دڵنیایی بەغدا داوای تۆمار کردو بردووشێتەوە بەغدا دوو کارتی یاسایی زۆر بەهێزی بەدەستەوە کاکە زانە یەکەمیان ئەو بڕیارەی کە لە محکەمەی تەحکیمی غورفەی تیجاری فەڕەنسا کە دەرچووە کە ئەمە ڕێگریەکە لەوەی کە هەر بابەتێکی هایدرۆکاربۆنی لە عێراقەوە کە بەرەو تورکیا بڕوات پێویستە بە موافقەتی وەزارەتی نەوت بێت بەکاربێ خۆ ئەمەی نەوتووە بۆ ناوخۆ ئەو بابەتێکی ترە بۆ ناوخۆ ئەو بابەتێکی ترە ئێستا ئەمە خۆ کۆمپانیای داناغاز لە ناوخۆی هەرێمی کوردستانە ڕۆژانە 500 میلیۆن پێسەجار غاز بەرهەمێنێت بەستە شەر لە چوارچێوەی هەرێمی کوردستان بێ لەوەکو سەرتاوتە تەنها بۆ دۆزینەوە و ئەوانەیە ئەمە قۆناغی گرفتی یاسایی گرفتی سەیریکە گرفتی یاسایی و بەرهەمێنانت نابێت لەم قۆناغەدا بۆ ئەم هەنگاوی کە هەرێمی کوردستان ناوێتی بەڵام ئایا حکوومەتی عێراق ئەو مامەڵەی کە لە چەند مانگی ڕابردوو ئەو ڕێکەوتنانەی کە کراوە ئەو ڕێکەوتنی یاسایانی کە کراوە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئایا حکوومەتی عێراق مووقیف بەرامبەر بەمەوە ناگرێت بە دڵنیایی مووقیف وەرەگرێت هەرێمی کوردستان لە ئێستادا ناتوانێت نەوتی خۆی هەناردە بکات داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەشی خەرجەکانی حکوومەت ناکات داهاتی ناوخۆیەکەی کەمترە پێویستی بەوەیە کە لەلایەن حکوومەتی عێراقەوە تەمویل بکرێت مانگانە بۆ بەشی موچەکەی بەلایانی کەمەوە تەمویل بکرێت کە حکوومەتی عێراق ئەم بابەتە لێ بگرێت تووشی قەیرانێکی زۆر سەختی داراییترە بیتەوە یعنی خۆی ئەمە گرفتەکەی ئەگەر هەرێمی کوردستان بیتوانێت بەو داهاتە ناوخۆیی خۆی کە هەیەی بژێت و حکوومەت و خەڵک پێی بەڕێوە بچێت وەڵاهی منیش 100% لەگەڵەوە بم با هیچ نەترسینەوە زۆر ئاعتیادیە کە هەرێمی کوردستان هەنگاوێک بنێت چونکە هەموو دروستبوونی کیانێکی سیاسی ئەبێ مجازەفەیەکی بۆ بکەیت ئەمە
یعنی هیچ کەسێک نییە کاکەزانە حەقێکت بداتێ حق سندرێ نادرێت بەڕاستی. یعنی ئێمە دەبێت مجازەفەیەکمان بکردە بەڵام مجازەفەکەی ئێستامان لەسەر قوتی خەڵک دەبێت. یعنی زۆر سەختە بێت بۆ هەرێمی کوردستان کە بتوانێت چونکە ئەم بابەتە مانگێک نییە، ڕۆژێک نییە، هەفتەیەک نییە، ساڵێک نییە تاوەکو خەڵک بتوانێت تەحمل بکات. و حکوومەتی عێراقیش کارتی بەهێزی بەدەستەوەی کە بەرامبەر هەرێمی کوردستان بتوانێت بەرامبەر وڵاتانی دەرودراوسێش بەکاری بێنێت و هەروەها بەرامبەر خودی هەرێمی کوردستانیش کە یاسای بودجەی عێراقا پابەندی هەرێمی کوردستانی کردووە کە هەرێمی کوردستان پێویستە کە نەوتی خۆی یاخود ئەو سەرچاو هایدرۆکاربۆنیانەی کە نەوت و غازی ژەکرێت ڕادستی حکوومەتی عێراق بکات. بەڵام ئەگەر هەرێمی کوردستان ئەم هەنگاوە نێت ئەو کاتە هەرێ حکوومەتی عێراق دەتوانێت ئەم کارتە یاسایە بەرامبەر هەرێمی کوردستان بەکاربێنێ و بودجەی هەرێمی کوردستان نەک بودجەکەی کەسا بودجەکەی لە 2014 بڕاوە بەڵام ئەو بەشە موچەکەشی بەڕاستیەکەوێتە مەترسیەوە. زۆر باشە کاک مشخەڵ لەوە دەست پێ بکەم مەسەلەن هەموو مانجێک لە ئێستادا بێەوەی هیچ کێشەیەکی ئەوە تۆی دیاریکراوە بێ موچە کێشەی بۆ دروستە بوو ئەینێرین نانێرین لیستی موچە هاتووە لیستی موچە نایە داهاتان نار داهاتان نەنار راپۆرتان نار راپۆرتان نەنار ئێستا ئەم بابەتە بە زەق و ڕوونی هاتوۆتە پێش ینی هاتووتە سەرمێز مەترسی نییە عێراق موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان نەنێرێ و ئەمەوە کارتێکی دارایی قورس بەکاربێنێ بەرامبەر هەرێمی کوردستان لەو حاڵەتا پێویستە خەڵکی کوردستان لەگەڵ دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان چی بکات؟ بڕیاری قورس پێویستی مجازەفە بڕیاری قورسیەوێ. ئەزان چی باو باپیری ئێمە قسەیەکی جوانیان کردو و تویانە ماسیە گرێ بێ قول و تەڕ بێ ئەوە وایە بەڵەوە عنی ئێمە قسەکەمان عێراق یەک جار بەزستانە وترێ سارد پێویست ناکاونە لەسەری بڕۆین عێراق هەر ئەوەی کە بە کوردی قسەکەی بەڵگەیە لەسەرەوە عێراق موچە ناداتێ چکە عێراق لە ترۆپکی حکمی داعش لە مووسڵ هەمومان پارەی فەرمانبەرانی مووسڵێ نارد و دواییش تەعویزی کردنەوە چەند بازم هەژدەمانگێکی تەعویزکردنەوە لە کاتێکا داعش نەمیزان مراجعی بۆوە نارد نەتر هەر بە کافریش ێزانی ئێوە ئەوەن کافر بوون یعنی بە حسابە با سەر ببڕانایە بە حکمی ئەوان یعنی ئەگەر گریمان یعنی بۆی بینەران لەم نمونە بە هەڵە نەبرێن یعنی ئەگەر گریمان گەورەترین جەریمەیش بکە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەکو ئەو دەسەڵاتە کردوێتی کە داعش لە مووسڵ پەیڕەویە کرد بەڵام ئەو ئامادە نەبوو لەبەر حکمی داعش سزای فەرمانبەرانی مووسڵ بدا بۆچیە بێ لەسەر هەڵەیەک لەسەر کێشەیەک لەسەر ناتێگەیشتنێکی حکوومەتی هەرێم لەگەڵ عێراق ئەبێ سزای هەموو فەرمانبەرانی کورد بدا یعنی من لێرە دەستخۆشی لە هەرێمی کوردستان لەوە ئەەکەم هەمیشە هەنگاو بنێ بۆ عێراق ئیحراستر ببێ عێراق وا لێ بکەی تاوانی زیاتر بکە ئێمە پێویستمان بەوە هەیە عێراق بەسەر هەڵا ببێت بە کورت و مختصری ئێمە من ئەگەر بڕیاردەر بم وا ئەەکەم هەنگاوە نێم بۆی فەزح ببێ عێراق فەزح ببێ بگاتە ڕادەی ئەوەی کە ینی عێراق نەتوانێت پاساوی سیاسەتەکانی بەرامبەر بە هەرێمی کوردستان بدا چونکە عێراق لە ماوەی 100 ساڵی ڕابردوو نەوتی کوردستانی فرۆشتووە کاکە ئیسێژ لە نەوتی کەرکووک دوێنێ و پێرێت 40 ملیۆن دۆلاری ناردۆ بۆ لوبناان و بۆ غەزە لە کاتێکە نەپرسی بە مێشی ئەلکترۆنی کردووە لە کوردستان نەپرسی بە کورد کردووە کە خاوەنی ئەسلی ئەو زەویانن کە نەوتەکەی لێ دەرهاتووە داگیرکار بە منطقێکی زۆر مستهجن تعامل لەگەڵ کوردەکە وەکۆی کورد هیچ هینێکی نییە سەروەری ئێمە لای عێراقە بەڵام عێراق بوو نەک وەکو پلەدووەک هەر مامە هەر حساب بوو بۆ ناکە کاکە ئەو پارەی داهاتە پارەی نەوتە پارەی غازە پارەی هەرچی هەیە کە ئەچێتە خەزێنەی دەوڵەتی داگیرکەری عێراق لە 100 ساڵی ڕابردوو چەندێکی لە نەوتی کەرکووک بووە کاکەزانە ئێمە بە ئیجماعی هەموو کورد دەڵێن کەرکووک خاکی کوردستانە ئێ باشە کە کەرکووک خاکی کوردستانە تۆچی دەوڵەتێک لەسەر بنەمای نەوتی کەرکووک دروستەکەی فەرم و تەعویزی کوردستان بۆ ئەوە چییە؟ ئایا هاتن پرسکەن بە هاوڵاتی کورد لە کاتی کاکە ئەم نەوتە ئەم سامانەی کوردستان بە هەدەرە دەن بە دوێنێشەوەکە 40 ملیۆن دۆلارە نێری بەبێ ئەوەی پرس بە هیچ هێزێکی سیاسی بکەیت بەبێ ئەوەی پرس بە پەرلەمان بکەیت جا هەمیشە قسەیەکە کرێ قسەیەکی کتێبی ئەکرێ بەڕاستی لە کوردستان سەقافەتی کتێب بڵاو بۆتەوە بەو مانانەکە زۆر خوێنەوارین بەڵکو بەو مانای کە هەنێک شت وەکو تووتی لەبەرمان کردووە
یعنی ئەڵێ وەڵا پەرلەمان نییە چۆن ئەم بۆندە ئیمزاکرا بە عێراق دوێنێ 40 میلیۆن دۆلاری داوە بە لوبناان بە فەلەستین پرسی بە کام هێزی سیاسی و کوتلەی پەرلەمانی کردووە بڕیار خاوەن بڕیار ئەیدا بەعزێت ئیکسسوارات کە ئەکرێ ئەمە بۆ خەڵەتاندنی خەڵک و جەماوەر ئەوانەیە لە ڕاستیە لە عریقترین دیموکراسیەتەکانی دنیا زۆربەی کوتلەکانی پەرلەمان کاتێ ناڕازین بەوەی ئەمریکیەکان بێن لە عێراق بدەن بەڵام جۆرج بۆش هەر هات و عێراقی گرت ئەمە لە هەموو دنیا وایە لە کاتێکا لە پەرلەمانی رووسیا ناڕازی بوون بۆی کە ڤلادیمیر پۆتین بیکە ڤلادیمیر پۆتین تۆپێکی 106 نا بە بینای پەرلەمانەوە کاکە پەرلەمان بەس ئیکسسواراتە کاکە من ئیسیجا ناکەم بە مەسلەی پەرلەمان زۆر باشە بەسەر چاو با هەبێ بۆ تەکمیلی پرۆسەی سیاسیە نابێ ئێمە پێمان وابێ علااقاتی ئێمە لەگەڵ داگیرکەر لەگەڵ هێزەکانی تر وابەستەیە بە کۆمەڵێت چەمکی کتێبی پەرلەمان و دیموکراسی و نازانچی نەخێر من پێم وایە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەسەر مەسلەی وزە لەسەر مەسلەی مامەڵە لەگەڵ عێراق لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا ئەمە زۆر لە دیموکراسی و لە پەرلەمان و لەم قسە کتێبی و تووتی ئاسانت ئێمە ئەبێ واقعی بین ڕیالیزمی سیاسی چی ئەڵێ ئایا ئەمریکات بە دەستوری ئەمریکا مامۆسازانە من لە جەنابەت و لە هەموو جەماوەرە پرسم ئەسڵەن وەرگرتنی دیاری ئیتاوات و بەرتیل بە هەموو شێوەیە ئیجرام تەجریم کراوە لە دەستوری ئەمریکا و هەموو دەستورەکانی تر بەڵام ترام بۆ شخصی خۆی فڕۆکەیەکی 400 میلیۆن دۆلاری وەرەگرێ 10 تریلیۆن دۆلار وەرەگرێ ینی ترامپ هاتووە هەموو چەمکەکانی گۆڕیوە هەموو چەمکەکان باش ئازانین پەرلەمان بردەکانی دەستور ئێستا خەڵک کە موچە نایە دە ڕۆژ 15 ڕۆژ خەڵک کێشە ژیانی بۆ دروستە بێ ئەگەر ئەم مانجی پێنجە بەغدا بڕیاریدا موچە هەر نەنێرێ بڕیارەدا کاکە بڕیارەدا تۆ هەر ئەوەنەی کە بە کوردی قسە بکەی مانگی تۆ بۆ بە 45 ڕۆژ ئەمە پلانە یعنی کۆتایی هاتووە موچەی 30 ڕۆژ جارێک بۆ کورد ئەمە سزایەکی عێراقە کاتێک ئەگاتە ڕادەیەک برا بە ڕێزەکان کاتێک کێشەی موچە برسێتی خەڵکی کوردستان ئەگاتە ڕادەیەک ئەزمەی ئینسانی دروست ببێ لەو کاتە عێراق تەدەخولەکە و شتێکە نێرێ بۆ ئەوەی ئەزمەی ئینسانی دروست نەبێ ئیسەش لە فەلەستین ئیسرائیلیەکان واکەن کاتێ ئەزانەیە برسێتی لە کەرتی غەزە خەریکە ئەبێتە دیاردەیەکی باو یەکسەر ڕێگە ئەدا کەندێک کەلوپە لە ڕواتە غەزە بەڵام دوجارە یگرێتەوە تا نیوە گیانە بنەوە عێراق هەمان سیاسەتی ئیسرائیل پەیڕەوەکە بەرامبەر بە هەرێمی کوردستان موچە لە 30 ڕۆژجارێک کۆتایی هاتووە موچە کێشەی موچە حەلکردنی نییە بە هیچ شێوەیەک ئەگەر بۆند ئیمزا بکەی یا ئیمزای نەکەی بەڵام کورد پێویستە جاروبار هاوارێک بکە جاروبار جوڵەیەک بکە بۆی ئیحراجیەک بۆ عێراق دروست بکە کاکە خۆ داعش نەوتی ژەفرۆشت داعش نەوتی ژەفرۆشت لە مووسڵ پێم بڵێ ئایا حکوومەتی عێراق لە یاسای بودجە لە 2010 و 16 و 15 بەرامبەر بە فەرمانبەرانی مووسڵ و بەشێک لە ئەنبار چی ئیجراعاتێکی کرد بۆ ئەوەی کە ئەوان لە ژێر دەسەڵاتی داعش بوو باش لەژێر دەسەڵاتێکی دەستوری ئەگەر بەغدا لە حاڵەتێکی وەها بیری لە جوڵاندنی هێز کردەوە چەند جارێک جۆمان لەوە بوو لە کاتی و بەرهێنان لە نەوت و غازە لە مەسلەی هەندێک شوێنەوە بە درۆن بۆردومانیانە کردیان کاتیۆشان ئەگرتە کێڵگە غازیەکان مەسەلەن مەسلەی داناغاز لە کۆرمۆر و ئەوانە لە حاڵەتێکی وهایە خەڵکی کوردستان ئەبێت چی بکات دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان چی پێکرێت جارە سەرەتا سەبارەت بە وەڵامی پرسیاری یەکەمیانە بۆ مەسلەی موچە پێویستە هەرێمی کوردستان سوال بکە و هەمومان موچەی خەڵک بدە من علاقەم نییە چۆن بڕیاردەر ئەمە ئەدا ئێمە علاقەمان ئێمە وەکو میدیاکار و خەڵک ئێمە وەکو هاوڵاتی پێویستمان بە موچەیە 30 ڕۆژ جارێک ئەبێ موچە بێتە سەر حسابی هاوڵاتی کورد ئیترکی ئەم موچە ئەدا ئەمە قسەیەکی ترە کێشەیەکی ترە هەرێمی کوردستان چۆن ئەم بابەتە چارەسەرەکە پێویستە چارەسەری بکە ئەمە یەک دوو مەسلەی هێز جوڵاندنەوەوانە عێراق لەوە زەعیفترە لەم چرکە ساتە ناتوانێەوە بکە کاکە لەبەر ئەوەی ئەمریکا ئامادەیە لە بەرامبەر بەرژەوەندەکانی خۆی هەموو کاردانەوەیەکی هەبێ و ئیسا علااقاتی ناوچەکە و زەعیفبوونی بنیانی ئەو هێزەی کە عێراق تعبیری لەیەکە ڕێگە بەوە نادا عێراقی سە بەرەو ئینتیخاباتی شەڕوا و سەرۆگوەزیرانەکەیان پێویستە ئیستا هاوپەیمانێتێکی دروست کردووە لە بەرامبەر مالیکی پێویستی بەوە هەیە کە کورد پشتیوانی لێ بکە لەبەرەوە چرکەساتی مۆرکردنی ئەم بابەتە لە ڕووی سیاسی و چرکەساتێکی زۆر سەرکەوتووە ومایی دەستخۆشیە بەڵام بێگومان
کاردانەوەی دەوڵەتی داگیرکەری عێراق بە بڕینی موچە و بە ڕۆشتن بۆ دادگا و ئەم بابەتانە دووبارە ئەکاتەوە سێبارەی ئەکاتەوە تەنها بە ئامانجی وەساندنی هەر خەیاڵێک سەیریکە ئەگەر تۆ کۆیلەیەکت هەبێ ئەگەر تۆ کەسێکت هەبێ خزمەتکاری بێ پێت خۆش نییە قەتعەن بیر لە ئازادی و لە جوڵەیەکی تر بکاتەوە هەر جوڵەیەک هەر خەیاڵێکی ئەو ژێردەستەی خۆت بە خەتەرە زانی لەسەر بەرژەوەندیەکانی خۆت لەبەرەوە منیش عێراق بم ڕێگە نادەم بەوەی کە 100 ساڵە کورد ژێردەستەمە ئیسە بیر لەوە کاتەوە خاوەندارەتی لە نەوتی خۆی بکە ئەمە کوفرێکی مطلقە بە فەرهەنگی داگیرکەر زۆر باشە کاک باشێت لە ڕووی یاساییەوە ئەکید ئەو کۆمپانیا ئەمریکیانە پرسیان کردو وردەکاریان لایە یان خۆ ئەگەر هەرێمی کوردستان چوبێتە ناو مجازەفەیەکەوە خۆ کۆمپانیا ئەمریکیەکان مجازەفە ناکەن بەپێی زانیاریەکان و خوێندنەوەکانی خۆت پێت وایە ئەو کۆمپانیا ئەمریکیانە لانی کە وەزارەتی خارجیە لانی کە وەزارەتی وەزەی ئەمریکا ئەوانیان ئاگادار کردوتەوە ئەکید ئەبێت دەسەڵاتی ئەمریکی ئاگای لێبێ خۆمە عەقدی نێوان دوو بازرگان نییە ڕستکە کە زانە ئەو دوو کۆمپانیای دێرینن لە هەرێمی کوردستانە بە تایبەتی وەکو باسم کرد کۆمپانیای ویسترن زاگرۆس تەبیعی ئەمریکی نییە ویسترن زاگرۆس لە ئەساسە کەنەدیە و لە بارگای سەرەکی لە شاری کاڵگەریە لە ویلایەتی ئەلبێرتا لە کەنەدا و تەنها HKN ئەمە کەنەدیە واتە ئەمریکی ئەمریکیەک و کەنەدیەک نانی هەردووچیان ئەمریکی نین طبیعی ئەم دوو کۆمپانیا هەردووچیان لە هەرێمی کوردستانە لە ویسترن زاگرۆز لە ساڵی 2002 و گرێبەستی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان ئەو کاتە لەگەڵ ئیداری سلێمانیا و دۆخی هەرێمی کوردستان و عێراق باشە زانێت و HKNیش بە هەمان شێوە ئەویش یەکێکە لە ئەو کۆمپانیانەی کە لە کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان کە ئەپیکۆر ناسراون یەکێکە لەو کۆمپانیانە ینی هەردووکیشان لەو بابەتەدا ئیش دەکەن و پێشتریش ئەم گرێبەستیان هەبووە لەگەڵ هەرێمی کوردستانە کە تووشی کێشەی یاسایی بوون لەگەڵ محکمە ئیتیحادیە و گرێبەستەکانیشان بەپێ ئەو بڕیارەی کە محکمە ئیتیحادی لە 2022 دەری کردو ئەوانیش بە هەمان شێوک و باقی کۆمپانیەکانی تر هەڵوەشاوەتەوە بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا ئەم کۆمپانیانە لەگەڵ ئیداری ئەمریکی ئەتوانن چی لۆبیەک بکەن بۆ هەرێمی کوردستان ئەتوانن چی لۆبیەک بکەن بۆ پشتیوانیکردنی ئەم هەنگاوە یاسایی کە ئەمانە ناوێنە لەگەڵ هەرێمی کوردستانە و زیاتر قوڵ بوونەتەوە لەگەڵ هەرێمی کوردستانە بە ئەنجامدانی دوو گرێبەستی یاسایی تر کە هەردوو گرێبەستەکەش حەزەکەم لێرە باسی بکەم ئەمانیش هەر PSC واتە گرێبەستی هاوبەشی بەرهەمن وەکو باقی گرێبەستەکانی تر کە کراوە ئەمە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم هەنگاویان ناوە ئیداری ئەمریکی تازە چی پشتیوانیەکی ئەم هەنگاوە ئەکات چی پیرۆزباییەکی سیاسی بوو ئەم هەنگاوە یاسایی ئەکات ئەمە خۆی لە خۆیدا بابەتێکی گرنگە چونکە ئێمە بمانەوە نەمانەوێت ئیداری ئەمریکی لەسەر نەک لە عێراق و لە هەرێمی کوردستان لە کۆی جیهاندا کاریگەری گەورەی هەیە لەسەر بڕیارەکانی تایبەت بە سێکتەری وزە ئجاتر ئەو بڕیارانە بڕیاری سیاسی بێت یاخود بڕیاری یاسایی بێت چونکە ئەمریکا وەکو گەورەترین زلهێزی جیهانی کە مامەڵە ئەکات بە بازاری وزەی جیهانیەوە کاریگەری گەوری هەیە لەسەر وڵاتەکان تەنانەت کاریگەری هەبوو لەسەر رووسیا تەنانەت کاریگەری هەبووە لەسەر هاوپەیمانەتی ئۆپێک پڵاس کە لە گەڵ دەست بەکاربوونی ترامپا ئەمانش بڕیاریاندا کە لە 1/6 ئیم ساڵەوە ڕۆژانە 411,000 بەرمیل ئینتاج زیادکەن و ئەو بوو نرخی نەوتیان بە شێوەیەکی بەرچاو دابەزان دەخوارەوە واتە ئەم هەنگاوە یاسایانی کە ئەم کۆمپانیانە ناوێنە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەگەر ڕاوێژ چکۆ من بە سەراحەت لێت ناشارمەوە گومانم لەوە هەیە کە ئیداری ئەمریکا پشتیوانیەکی بەهێزی ئەم هەنگاوە یاساییە بکات ئەگەر ئیداری ئەمریکا بەجددی بێتە سەرخەت لە پشتیوانیکردنی ئەمە تەسەورەکەم فشارێ بخاتە سەر حکوومەتی عێراق و بە تایبەتیش کە ئێستا ئێمە حکوومەتی عێراق هەنگاوە نێت بەرەو هەڵبژاردن و محەممەد شیع سوودانی کە خۆی سەرۆکوەزیرانی عێراقا هاوپەیمانێکی ئەمریکەکانەوە و خۆشی لیستی ئەبێ بۆ هەڵبژاردن و پێویستی بەوەیە کە هەم پشتیوانی هەرێمی کوردستانی هەبێت و هەم پشتیوانی ئەمریکەکانی هەبێت تاوەکو بتوانێت دەنگێکی زۆر کۆبکاتەوە بەڵام ئێمە یەک بابەتێ حەزەکەم باسی بکەم لە ماوەی گرژیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر بابەتی نەوت و غاز ئەم کۆمپانیانی کە لە ناو هەرێمی کوردستانە کە HKN و ویسترن زاگرۆسیش کە دوو کۆمپانیا بوون نەیانتوانی لۆبیەکی بەهێز بۆ هەرێمی کوردستان دروستکەن تەنانەت لە
محکەمەی تەحکیمی فەڕەنسایش کە هەرێمی کە عێراق دۆڕاندی بەرامبەر بە تورکیا ئەمان ناتوانی ببوورە عێراق بردیەوە بەرامبەر بە تورکیا تورکیا دۆڕاندی کە تاکە منفەز و ڕێڕەوی نەوتی هەرێمی کوردستان بوو کە ئەچوە دەرەوە ئەم کۆمپانیانە ناتوانانی هیچ لۆبیەک بوو ئەم بابەتە دروستکەن هیچ پشتیوانیەکی هەرێمی کوردستان لەم دۆخەدا بکەن لە محکەمەی ئیتیحادی هەرێمی کوردستان بەرامبەر بە حکوومەتی ئیتیحادی داواکەی دۆڕان ئەم کۆمپانیانە نایانتوانێت چونکە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی هەموو کۆمپانیایەکی نەوتی کە دێتە ناو وڵاتەکانەوە لایەنە ئابووری و لایەنە یاسایەکەشی بخینە ئەولاوە لایەنە سیاسەکەیەتی چونکە کاکە زانە هەموو کۆمپانیایەکی نەوتی پشتیوانیکی بەهێزی سیاسی ئەبێت لە پشتەوە بێت ئەستا بۆ نمونە حکوومەتی عێراق دوو کێڵگەنەوتی هەیە کە کێڵگەنەوتەکانی کێشەی یاسایی و کێشەی سیاسی گەورەی لەگەڵایەتی کە ئەوژێکێکیان کێڵگەی ڕومێلەیە کە کێڵگەیەکی مشتەرەکە لەگەڵ وڵاتی تورکیا و کە لەگەڵ وڵاتی کوێتا و کە کێشەی گەورەی لەبەردەسایە داوێتی بە کۆمپانیای BP بەم شێوەیە توانیوێتی احتیوای کێشەکە بکات لەگەڵ حکوومەتی کۆیتا و بابەتەکە بێتەوە وە کێڵگەنەوتیەکانی کەرکووکیش بە هەمان شێوە داوێتی بە BP کە تورکیا زەمانێکی زۆرە چاوی لەسەر ئەو کێڵگانێت توانیوێتی چۆنەڵێ ڕێگریەک دروست کات لەم بابەتە بەڵام ئایا ئەم کۆمپانیانە کە ئێستا ئەبێت چاودێری بکەین بۆ ڕۆژانی داهات بۆ ڕۆژانی داهاتوو کە من ئەوەی کە لە ڕابردوو بینیومە ئومێدم پێی نییە زۆر باش دوا سەرنجی کاک مەشغەڵ بە کورتی بێ مەمنونە بم زۆر سپاس من پێم وایە ئەحمەد شەرع بە دروستکردنی تاوەری ترامپ لە سووریا ئەو ئۆفەرەی هەبوو بۆ ترامپ بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی مسۆگەر و سابت بکە و لە ئیماراتیش ترامپ ئەڵێ من بە پارەی خۆم مزگەوتێکتان بۆ دروستەکەم بە ناوی مزگەوتی ترامپ یعنی وەرە سێری چەمکەکان کە حتا تەدەخولی لە دەستکاریکردنی چەمکە دینیەکانیش کردووە هیچ شتێک وەکو خۆی نەماوە ترامپ هیچ شتێکی وەکو خۆی نەهێشتووە و بە ئەم هەنگاوەی هەرێمی کوردستان زۆر گرنگە لەلایەک بۆ ئەوەی کە بە ترامپی بڵێن ئێمەش نەوتمان هەیە کوردستانیش خاڵێکە لەو خاڵانی کە نەوت و گازی سروشتی تێدا و جێگەی بایەخە بۆ ئەمریکا و بۆ زلهێزەکان ئەمە زۆر زۆر مهمە کە هەرێمی کوردستان کردوێتی و بابەتێکی تریش ئەوەیە من ئەمۆنۆکو خۆم من تعبیر لە هیچ شتێکی تر بەڵام من پێم وایە پێویستە کورد هەمیشە سەرێشەی زیاتر بۆ عێراق دروست بکە بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مەشغەڵ کەولۆسین و سەر و چاودێری سیاسی و سپاس بۆ بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزای یاسایی لە نەوت و غاز سپاس بۆ جەنابشتان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە